پرسیاریەکەمەوەیە ئایا نوێژکردن بە جەماعەت لە مزگەوت فەرزە یان سوننەتە؟ جمهوری زانایان پێیان وایە سوننەتە، بەڵام ئەگەر تەواوی موسڵمانان تەرکی بن ئەوە تەواوی موسڵمانان گوناهبارە بن. بۆیە جمهوری زانایان فەرمون فەرضی کیفایە ئەگەر لە شارێکا جەماعەت کرا لەسەر هەمووی لا ئەچێت. بەڵام قەولی ئەصح وەکو شێخ الئیسلام باسی ئەکات و کۆمەڵی زانای سەردەمش پشتگیری ئەکەن ئەوەیە نوێژی جەماعەت بۆ کەسێک کە توانای هەبێ و مزگەوتەکەی لێوە نزیک بێت، تووشی مەشەقە نەبێت، واجبە ئەبێ 5 فەرزە لە جەماعەت حازر بێت. لە مامۆستا من لە زۆر مامۆستام پرسیار کرد گوتیان فەرزە. منش ئەو ڕایم لا بەهێزە کە فەرزە، چکە خوای گەورە فەرمیێ وەرکەعوا مع الراکعین، لەگەڵ ئەو کەسانی کە ڕکوع ئەبن ئێوە ڕکوع بن. وەخوای پەروەردگار کاتێ باسی